چەند تاوانێکە بۆ ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش لەم گەرمایە بەداچوونمان بۆ کرد دواتر کەسەکان خۆیان پەشیمان بوونەتەوە کە لەژێر کاریگەری مانیۆتی و گەرماکەیە نەیانزانیوە چۆن بیرکەنەوە پەشیمانن لە شێوازی هەڵسکۆتەکەیان. گەرمای هاوین لە ناوچەی گەرمیانە ڕێژەکەی زۆر بەرزە و بۆ خۆشی وەکو بەشێک لە کەش و هەوا گەرما کاریگەری لەسەر دەرونی ئینسان و هەڵچوونەکانی و سۆز و بیرکردنەوە هەیە چکە بە تایبەتی لەناو ئەو چین و توێژانەی کە چین و توێژی کرێکار و جوتیار و پیشەوەرن لە ناوچەکە ئێمە ئیشەکەن لە کاتێکی زووی بەیانیەوە تاوەکو درنگانێکی پاشنی مڕۆ لە ژێر کاریگەری خۆر و گەرماییشەکەن کاتێک ئەم خۆر و گەرمایە ڕەنگە کاریگەری بکات لە جستەیان مانویان ئەکە مێشکی ئینسانیش تاوان کاردانەوەی ئەبێ بۆ کەشەوەی چواردەور بەشێک لە کێشەکانەوەی مە تێبینیمان کردوێت لە ناو ئەو چینە یعنی هۆکاری زیادە ڕەویکردن ڕەنگە مانوێتی و گەرماکە بێ کاریگەری لە شێوازی بیرکردنەوە هەڵچوونیان کردوێت کە زیاتر زیادە ڕەویکەن لە سکۆتەکانیانە بۆ ئەوەی تاوانێک ئەنجامدەن بەرامبەرەکانیان چکە ئێمە وەکو تەجروبە باسیەکەم چەند تاوانێکە بۆ ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش لەم گەرمایە بەداچوونمان بۆ کرد دواتر کەسەکان خۆیان پەشیمان بوونەتەوە کە لەژێر کاریگەری مانوێتی و گەرماکەیە نەیانزانیوە چۆن بیرکەنەوە پەشیمانن لە شێوازی هەڵسکۆتەکەیان. لە وەرزی گەرمایە ڕێژەی هەڵچوون و تووڕەبوون و زیاترە بێ و تاوانیش زیاترە بێ لایەوە. وەکوتم ئەمە بابەتێکی زانستیە بەڵام حتمما ئێمەش وەکو مرۆڤ هەرخۆشمان وەکو تاکێک بیری لێ بکەینەوە لەژێر کاریگەری گەرمایە کاتێک کرێکاریەک ئیشەکەی ڕەنگە لە ماڵی خۆشمانە ئەو گەرمایە تەسیرمان لێ بکە تووشی تووڕەبوون و هەڵچوونمان بکە حتمما کەشەوە کاریگەری لەسەر بیرکردنەوە ئینسانێ کەشی سارد کەشی مامناوە و کەشانەشی کە گەرمن کاریگەریان هەیە لەسەر شێوازی بیرکردنەوە و هەڵچوونەکانی مرۆڤ. کاک سۆران هیچ نمونەیەک هیچ کەیسێک هاتۆتە لایەوە زۆر سەرنجڕاکێش بوو بێ بۆ هۆی گەرما و مادوێتیەوە یعنی شەڕ و ئاڵۆزی ڕوویدا بێت؟ ئێمە کەیسەیە بە نمونە خۆم لە کەیسێکە ینی تەدەخولم کردووە قسەم تیاکردویستم هەروە تێبگەم وەکو تەجروبەیەکی کۆمەڵایەتی ئەوانە ئەوەی تێگەیشتم لە کارێکی هەرەوەزیە کۆمەڵێک خەڵکی کرێکار لە کێڵگەیەکی جوتیارەیە کە بەیانیان زووە چون بۆ کرێکاری تاوەکو ئێوارە لەسەر شتی بێمانە شتێک کە ئەوە ڕەنگ ئەوەی نەهێنابێ کێشە لە نێوانیان دروست بێ ئەو گەرما و هیلاکیە بە ڕەئی من خۆ لەسەر قسەی خۆشیان ینی گەرما و مانوێتی جستیان وای کردووە کە بیرکردنەوەیان لاواز بێ یان بیرکردنەوەیان ئەوەنە ڕوون نەبێ بڕیاری دروست بدەن بۆی خۆیان ڕابگرن تاوان بەرامبەرێکتری ئەنجام نەدەن لەسەر شتێکی بێبنەما هەڵچوونێک دروست بوو کێشە دروست بوو لە بینیانە سکاڵا کەوتە نێوانیانەوە ئازاری یەکتریاندا بوو بەڵام دواتریش دوای ڕێککەوتن و ئاژبوونەوە خۆیان زۆر پەشیمان بوو لەوەی کە ئەو کاتە هەڵچوونەکەیان نەیانزانێ بۆ هەڵچوون لەژێر کاریگەری مانوێتیە بەڵێ کرێکار بوون لە کێڵگەیەک جوتیاری شارە گەرماکە بە قسەی خۆیان مانوێتی و گەرماک وای کردو کە بیرکردنەوەیان زۆر ڕوو نەبێ و ینی وای لیان کرد کە تاوانێک بەرامبەر یەکتری ئەنجام بدەن. وەکو پۆلیس ڕێنمایی هاوڵاتیانەکەن کە لە وەرزی گەرمایەدان بە خۆیانە بگرن و هەڵ نەچن. ئێمە لە هەموو کاتێکە ڕێنمایی هاوڵاتیانمانەکەین کە لە کاتی کێشە و گرفتەکانە بە خۆیانە بچنەوە ئارام بن بڕیاری بەپەلە نەدەن چکە دواتر لی پەشیمانە بنەوە و لە کاتە گەرمەکانە بە تایبەتی لە مۆرزەکە زۆر گەرمە و ئینسان کرێکار یا و کەسانی و چین و توێژانی کە ناچارن لە دەرو دەشتە لە گەرمایە کار بکەن هەوڵ بدەن کە تووشی گرفتێک شەبن زاڵ بن بەسەر دەرونی خۆیان و بەسەر شێوازی بیرکردنەوەیانە بۆی تووشی تاوان نەبن.